وا بڕیارە ڕۆژی شەمە لە شاری هەولێر و لەسەر یاریگای یانەی هەندرێن یاری کۆتایی خولی ژێربی ساڵانی کوردستان لە نێوان سیروانی نوێی شاری سلێمانی و یانەی زاخۆ ئەنجام بدرێت. هەردوو تیپ کۆتاییان بە ئامادەکاریەکانیان هێنا و چاویان لە دەستەبەرکردنی ناسناوەکەی. وا بڕیارە ڕۆژی شەمە یاری کۆتایی خولی ژێربی ساڵانی کوردستان لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لە نێوان تیپەکانی لاوانی یانەی سیروانی نوێ و زاخۆ لەسەر یاریگای هەندرێن ئەنجام بدرێت. لاوەکانی سیروانی نوێ ماوەی 2 ڕۆژە لە هەولێرن لەسەر یاریگەکانی ئاڕەڕات و برایەتی دوایین یەکەی مەشقیان ئەنجام داوە. تیپەکە لە وەرزی ئەمساڵ 13 یاری کردووە، لە سەرجەمیشیان براوە بووە، توانیویانە 38 گۆڵ تۆمار بکەن، تەنها 8 گۆڵیشیان لەسەر تۆمار کراوە. ئێمە تیپەکەمان ماوەی 2 ڕۆژە لە شاری هەولێرین. تیپەکەمان بە لایەنێکی دەرونی زۆر باشە تێئەبەڕێ، وەکو پاڵپشتی مادی و معنەوی یانەکە لە پشتمان بووە و هیچ پێکانێکیشمان نییە. لە ڕووی هونەریشەوە هەموو کارێکی تەکتیشیمان تەواو کردو و ئیشەڵا بە پشتیوانی خی گەورە بۆ سبەینی ئامادەین. لاوەکانی زاخۆ ماوەی 2 ڕۆژە لە هەولێرن لەسەر یاریگای یاریەکە یاریگای یانەی هەندرێن دوایین یەکەی مەشقیان ئەنجام داوە. تیپەکە لە وەرزی ئەمساڵ 12 یاری کردووە، لە 10 یاری براوە بووە و لە 2 یاریش یەکسان بوو و تووشی هیچ شکستێک نەهاتوون. توانیویانە 38 گۆڵ تۆمار بکەن، تەنها 6 گۆڵیشیان لەسەر تۆمار کراوە. الحمدلله حضنوکە تاڕادەیەکی فەریقیمە گەلک باشە، یعنی معنەویات فولن ما بەرهەویت باش کرین. بار سەڕاستە عێراقیان بینێت دوێ ئەو کاسە مەژدەزدا ئیشەڵڵا دەتعویزکن زنا خودی قواتە یاریزانە دێوێ کاسەیەکن دیاری بوو جەماوەری زاخۆ. یاریەکانی خولی ژێربی ساڵانی کوردستان بە بەشداری 28 یانە بە 3 قۆناغی جیاواز بەڕێوەچوو، ماوەی نزیکەی 3 مانجی خایاندوو. ڕۆژی شەمە بە بەڕێوەچوونی یاری کۆتایی پەردە لەسەر یاریەکانی خولەکە دادەدرێتەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.